ئەم دەڵێت بەغدا موفلیسە ئەو بە قوڵایی استراتیژی هەرێم ناوی دەبات. ئەم خەریکی ماراسۆنە، ئەوی تریان هیوایەتی کۆبوونەوە بە ئۆنلاینە. ئەم کودەتای سپی دەکات بەسەر حکومەتدا، ئەوی تریشیان هەرچی بەرپرسی بەسەرچووی کابینەکانی پێشووە دەینێرێتەوە ماڵەوە. ئەمە ململانەی دوو ئەندامی، یەک خێزان و یەک حیزب و دوو ئامۆزا و دوو زاوایە بۆ کۆنتڕۆڵکردنی دەسەڵات. دووسێ باڵەخانەی تەژە، چەند ئوتێلێکی بەرزەفر، دووسێ مۆڵ و ماکەرستی، چەند وەنەوشە و کەدیلاک و مۆنیکایەک، چەند قومارگەی چراخان و چەند مەساژگەی بنزکشێل و چەند مەلهایەک، دووسێ دەرزن فێستیڤال و چەند زنجیرە کۆنفرانسێک، چەند چاوەشێکی دەستی دوو، گەڕێک شایی، سووکە دانسێک. چیتر ماوە؟ موچە نەبڕێ لە بەغداوە. چیتر ماوە؟ هەر ئەمانە و دوای هەڵدانی چەند پێچێک مەی کوردستانتان بۆ دەکەمە شاری دووبەی. 9 مانگە کابینەی نۆ دەست بەکارە، نەوەزیری سامانە سروشتەکان دیارە، نەسامانی سروشتی ئایندەی دیارە. زیاتر لە 5 مانگە کۆمپانیای دیلیۆت محاسیبەکەی حکوومەتی هەرێم بۆ ژمێریاری و وردبینی داهاتی نەوت تاجمیت کراوە و کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوتی هەرێمیش بەهۆی وەرنەگرتنی پارەوە هەڕەشەی کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت دەکەن. ئەنجومەنی ئاسایش بێڕاوێژکارە، دەستگای پاراستن بەرلەماوەیەک بەرپرسەکەی هەڵات و ئێستاش کەس نازانێ کێ بەرپرسی ئەو دەستگا هەستیارێ. بەگشتی ئەمە ململانەی نێچیر ڤان بارزانی سەرۆکی هەرێم و ئامۆزاکەیەتی بە ناوی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. هەنگاو سەرۆکی حکوومەت پۆستی سەرۆکی هەرێمی هێندە بچوو کردوتەوە کە لە بێئیشیە ئێستا سەرۆکی هەرێم سەرقاڵی بڕینی چێکی لەدایکبوون و کۆبوونەوەی تەشریفاتی حیزبەکانە. بە جۆرێک هەندێک نێچیروان بارزانی بە فواد مەعسووم سەرۆک کۆماری پێشووی عێراق دەشوبهێنن. هەرچەندە بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و سەرۆکی هەرێم بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنە و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمە. هەروەها ئەنجومەنی ئاسایش و هەردوو دەستگای هەواڵگری ئاژانسی پاراستن و زانیاری و دەستگای ئاسایش سەربەسەرۆکایەتی هەرێمن کەچی ئەنجومەنی ئاسایش تا ئێستا لەژێر کۆنتڕۆڵی مەسرور بارزانیدایە. لە بڕیاری جوڵەکردن بە هێزەکانی پێشمەرگەش بۆ زینی وەرتێ نێچیروان بارزانی هیچ ڕۆڵێکی نەبوو. لە کابینەی پێشوودا کاتێک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت بوو، مەسرور بارزانیش ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بوو. ململانەیە لە نێوان تیمەکانیان دروست بوو بەوەی دەستگای ئاسایش و دژەتیرۆر بە توندی ڕەخنەی لە ڕۆژنامەنووسێکی نزیک نێچیروان بارزانی بە ناوی ڕێبوار کەریموەلی گرت و تۆمەتی ئاڕاستەی نێچیروان و ڕێبواریش کرد لەسەر ڕووداوەکەی هۆقەباس. نەک هەر مەسرور بارزانی ئامادە نییە ئەنجومەنی ئاسایش ڕادەستی سەرۆکایەتی هەرێم بکات، بەڵکو دەستی گرتووە بەسەر تویتەر و ماڵپەڕی ئەنجومەنی ئاسایش و تەنیا چالاکیەکانی خۆی و حکوومەت ڕیتویت دەکرێنەوە و هیچ بایەخێکیش بە چالاکیەکانی سەرۆکی هەرێم نادرێت. لە کاتێکدا پێشتر 180 پلە پێچەوانە بوو. بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم مەلەفی بەغدا لەژێر دەسەڵاتی سەرۆکی هەرێمە، بەڵام لە ماوەی دەستبەکاربوونی کابینەی نۆ چەندین چاندی حکومی چوونەتە بەغدا کەچی تا ئێستا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم فەوزی هەریری لەسەر کورسی یەدەگی شاندەکانیش نییە. لە کاتێکدا لە سەردەمی مەسعود بارزانی فواد حسێن کە ئەو کات سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بوو کاپتنی تیمی سەرەکی شاندەکانی حکوومەت بوو. ئینجا ڕکابەرەکانی نێوان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لە یاریگای بارزانەکاندا گەیشتۆتە ئاستێک کە نێچیروان بارزانی بە ئاشکرا هەست بە پەراوێزخستن بکات بۆیە هەر بە پێچەوانەی مەسرور بارزانی ڕەفتار دەکات. بۆ نمونە
کاتێک لە دهۆک لافا و زیان بە هاوڵاتیان دەگەیەنێت پێش حکوومەت پارەیان دەداتێ دواتر هەر بۆ منافەسەی ئەو مەسرور بارزانیش بەجیا بڕێکی پارە دەنێرێت بۆ دهۆک. کاتێکیش ڕۆژ ئاوای کوردستان دۆخی تەندروستی خراپە مەسرور بارزانی سنووریان بەڕوودا دادەخات بەڵام نێچیروان بارزانی بێپرسێ حکوومەت و وەزارەتی تەندروستی تاقیگە و پێداویستی پزیشکیان بۆ دەنێرێت بەڵام کەناڵی K24 بە هەوای شان وەک هەواڵێکی ئاسایی ڕووماڵی دەکات. مەسرور بارزانی بە ئۆنلاین کۆبوونەوە دەکات لەو لاوە نێچیروان بارزانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی پیا دەکات وەک ئەوەی بڵێت من باڵادەسترینی هەرێمم. کاک مەسرور یەکێتی بە یاخیبوو لە قڵەم دەدات ڕێک بە پێچەوانەوە. کاک نێچیر دەڵێت هیچ کێشەمان لەگەڵ یەکێتی نییە و هەرچیش هەبێت چارەسەری دەکەین. دواتر بڕیاری کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی دەدا بەڵام پاش چەند ڕۆژێک بەهۆی لێدوانەکانی مەسعود بارزانی و دەستێوەردانی مەسرور بارزانی کۆبوونەوەکە دواخرا. هەروەها کاتی کۆنگرەی یەکێتی و هەڵبژاردننی هاوسەرۆکەکانی نێچیروان بارزانی پیرۆزباییان لێ دەکات بەڵام مەسرور بارزانی ئاعترافیان پێ ناکات و تەنانەت هەر لەگەڵ دەست بەکاربوونی کابینەکەی بە تەواوەتی ڕۆڵی قوبات تاڵەبانی وەک جێگری سەرۆکی حکوومەت کەم کردەوە چونکە وای بینیوە پێشتر نێچیروان بارزانی بە نەرمی مامەڵەی لەگەڵ کردووە. سەیرەکە ئەوەیە ململانەی ئەم دوو بەرپرسە باڵایی هەرێم کە هەردووچیان لە یەک حیزب و لە یەک بنەماڵن و زاوا و ئامۆزای یەکتریشن لە کاتێکدایە هەرێمی کوردستان کەوتۆتە بەردەم قەیرانێکی قورسی ئابووری و لە ئیفلاس بوون نزیک بۆتەوە و چارەسەرێکی ئەو تۆش لە ئاسۆوە دیار نییە.